لە چوارچێوەی چالاکیەکانیاندا لە مانگی مەولود و بۆ زیاتر ئاشنابوون بە ژیانی پێغەمبەری پێشەوا درودی خوای لەسەر بێ، بەشی بانگەواز و پەروەردەی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری تاقیکردنەوەی پێشبڕچەی پێغەمبەرەکەت محەممەد صلی الله عليه وسلم بناسا بە بەشداری 320 بەشدار بوو لە مناڵان و نەوجەوانان لە سۆران و ڕەواندز و خەلیفان ئەنجامدرا. ئامانج لەو پێشبڕچەی ئەوەیە زیاتر ناسینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بنەوەی تازەمان بەو جیلە نوێیەمان بۆ ئەوەی کە بتوانین پێغەمبەریان عەلەیهی سەڵات وەسەلام پێ ئاشناکەین و بە سیرە و ژیانی پێغەمبەری پێشەوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاشنا بن و بتوانن پێغەمبەر صلی الله علیه وسلم بکەنە سەرمەشق و هەروەها قودوە و پێشەوایان لە ژیاندا و چاو لە پێغەمبەری خوا بکەن عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەوەی نەوەیەکی تەندروست، نەوەیەک زمان پاک، دەست پاک، ئەمین، داوێن پاک بتوانین کە پێشکەشی کۆمەڵگای بکەین و خزمەت بە کۆمەڵگای کوردەواریمان بکەین پشت بەخوای پەروەردگار. ئەمە شتێکی زۆر باش بوو بۆ ئەو مناڵانە ئەو پرۆژەیانی هەتا تەمەنی 16 ساڵی کە بەشداریان کردیا پێم وایە ئەمە زۆر باشە بۆ داهاتووشان چونکە بەداخەوە ئەبینین ینی مناڵەکانمان گەنجەکانمان ناوی ئەکتەر و گۆرانی بێژ و هەموو ئەمانە ئەزان کەسایەتی دیاریزان ئەوانەکان بەڵام لە باسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر پرسیاریان لێ ئەەکەن نازان بۆیە بە گرنگی ئەزانم کە ئەم مناڵان هەر لە سەرەتاوە ئاشنا بن بە ژیان و بە ناسینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. مناڵان و نەوجەوانان بە گەرم و گوڕیەوە بەشداریان لەم تاقیکردنەوەدا کردو، دەڵێن ئێمە لە خۆشەویستیمان بۆ پێغەمبەری خودا بەشداریمان کردو، دەمانەوێت زیاتر شارەزاییمان لە ژیان و ڕەوشت و ئاکارەکانی سەروەردا هەبێت. سوودیان پێشبڕکێ ئەوەیە کە تەنها ئێمە لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم شارەزا دەبین و هیوادارش تەنها لەسەر ڕێزگای ئەو بڕۆین و بۆ ڕۆژ دوای تەنها سەر ڕێچکەی و بین و لەسەر ڕێچکە ئەویش تەنها دەگەین بە باش. وەڵا خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم وێک کە بگەین بەم پێشبڕکێ و بەم پێشبڕکێ و هیوادارین دەرجێکی باش بهێنین. وەڵا داواکارینەوە یەکەم زۆر پێشبڕکانە داهاتوودا دایم بەردەوام بێت و پەیرێژی زۆر بەخۆی بێت. لە خۆشەویستیمان بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەشداریمان کردووە لەم پێشبڕچێەوە منداڵان نەوجەوان بۆ ئەوەی زانیاریان زیاتر بێ لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەشداریان کردووە. وڵا سوودێکی زۆرمان لێبینەوە هیوادارین ئەم پرۆژانە بەشدار بن خەستان بۆ ئێمەی مناڵ بەهۆی ئەم پرۆژانە سوودی زۆر دەبینین، دەتوانین پێغەمبەری خۆمان زۆرتر بناسین بەهۆی ئەم پرۆژانە دەستخۆشیان لێ دەکەین. ساڵانە لە هەرێمی کوردستان بە چالاکی جەماوەری خۆڕسک و بە شێوازی جۆراوجۆر یادی لە دایکبوونی پێشەوای مرۆڤایەتی دەکرێتەوە و بەرز ڕادەگیرێت. ئەم چالاکیەی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەریش جگە لەوەی دەواازەیەکە بۆ ئاشناکردنی زیاتری نەوجەوانان بە ژیاننامەی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت هاوکات دەکەوێتە چوارچێوەی چالاکیەکانی بەرزڕاگرتنی ئەو یادە لە کوردستان. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.